چیرۆکێکی تر هەیە ڕەنگە زۆر کەس بپرێ بوو بارزانیەکان جەمەدانی سوورە بەستن. من حەزەکەم هەرچەندە وەختان دەگرم بەڵام ئەوەشتان بۆ ڕوون بکەمەوە. لەو سەردەمەدا ساڵی 31-32 دوای ئەوەی کە بارزانیەکان هیجرەتیان کرد ڕۆیشتن بوو تورکیا، طبعا ئەوەی وڵاخی هەبووە توانی بڕوە، ئەوەی نەبوو مایەوە لە منطقە. ئەحکامی عورفیان ئیعلان کرد. طبعا ئەو وەختە مشکی هەبووە لە هەموو کوردستان، سێ ڕەنگ بووە: خەمری، سەوز و ڕەش. لە بارزانیش وەکو هەموو ناوچەیەکی تری کوردستان بە پێی زەوقی خۆیان هەر کەسێک ڕەنگێکی ویستە بۆ ئەوەی دەبەست. پاشان جەمەدانی هاتە بازار. جەنابی شێخ ئەحمەد جەمەدانی سووری بەست. لە خۆشەویستی ئەو هەموو مریدەکانی بارزەکانی جەمەدانی سووریان بەست. یەکێک لە مەوادی ئەحکامی عورفی کە ئیعلان کرا جەمەدانی سوور مەمنوعە و هەر کەسی بیبەستی تا حەدی ئەعدام مەبی سزا بدرێ. ڕۆژێک مەفرەجەیەکی پۆلیس لە نێزیک گوندی بارزان مێر منداڵێک دەبینن کە جەمەدانی سووری بەستەوە، بەو جەمەدانیە دەیخنکێنن و لاشەکەشی ڕادەکێشن بوو بلێ کە ئەوێ مەرکەزی حکوومەت بووی، قایمەقامیەت بوو. دوای ئەو ڕووداوە ژن و منداڵ و هەموو پەلاماری مەخفەری حکوومەت ئەدەن. لێیاندا بە ڕەشاش و بەتەن زۆر بریندار بوون. ڕۆژی پاشتر 12 پیا و ماقولی منطقەی بارزانیان هینا لە بەر چاوی هەموو خەڵکێکی ئەعدامیان کردن. ئیتر لەو سەردەمەوە بوو بە ئەوەی ڕەمزی تەحەدی، ئەوەی کە جەمەدانی سوور نەبەستی یعنی تەسلیمی دوژمن بووە، تەسلیمی زۆری دوژمن بووە. چیرۆکی جەمەدانی سوور ئەمەیە کە عەرزتان کرد.